جەنابی وەزیر ئاماژەی بەوە دا کە موچە و پرۆژە و خەرجکردنی پارە هەمووی بووە بە سیاسی لێرەوە داوای لێ یەکەین کە دەست لە کار بکێشێتەوە و بۆی کە هیچ شتێکن کەسێک نەبێت ئێمە داوای لێ بکەین و پارەمان بۆ سەرف بکرێت چونکە هیچ ئینێکمان جارێکمان نایەنەوە کتابمان بۆ کراوە بۆ جەنابی وەزیر داوا کراوە کە ئەو پارانەی هەمانە بە نەختینە نەمانەنێ بۆ زەریبە بۆ کاردەستەبەری کۆمەڵاتی خۆمان بەکاری بێنی ئەوەشمان بۆ ناکرێت لە ئێستادا ساڵی 2014ەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ ئێمە لە قەیرانی داراییە لە ساڵی 2014 پرۆژەمان هەیە نزیکی 1000 پرۆژە کە وەستاواتە بە مەراحیل وەستاوە لە چواردەیە 100 پرۆژە وەستاوە لە 15 200 پرۆژ ئێستا لە نزیکی 1000 پرۆژەیە کە لە 150 بۆ 60 لە 185 تاوە پرۆژەمانەیە بای 14 میلیارد دینارە 12 میلیارد دینار سەرف کراوە بووی ئێستا پرۆژەکە ئەگەر 2 میلیارەکەی بۆ سەرفرێ لە خزمەتی هاوڵاتیانە بەکاردێت تا ئێستا بۆیان سەرف نەکراوە پرۆژەکە دوای ئەو وێرانە بێت ئەبێت 2 میلیارد تریان سەرفکە تا بەکار بێت وەزایدە من عجیبی ئەوەم لێت کە بۆچی ئێستا پرۆژەی تازە ئەخەنە دایرەکانەوە ئیخەن تەندەرینی بۆکەن کە تۆ پرۆژەی کۆنە هەیە تەواو نەکردووە پرۆژە کۆنەکان تاواکە اینجا پرۆژی تازە ئێمە لە 2014ەوە چەکی بێڕەسی دۆرەگرین چۆن چەکی بێڕەسی ئەو حکومەت کە ئەمانداتێ ناڵێ بێڕەسیدە ئەو چەکە چەکێکماناتی خێنە سەر ژماری خۆمان باشە ئەو چەکە نە پارەمان بۆ سەر بکرێت نە اینجا تعودێکیشمان پێ ئەدرێ کە نابێ ئەو چەکە باسی ئەوکە کە ڕابکێشی تعودێکمان پێ دێت چەکەمانەی خێ سەر ژماری خۆمان نە ئێڵەن بۆ زەریبەی خۆمان کە مەسەن ئێستا ئەو پرۆژەی کە هەمانە نابێ زەریبەی لێبەی مەسەرەن لە سەدا نیسبەتێکە کە ئەی ئەوەشمان لێوە ناگرین لە دایرە بۆ داوی زەمان هی زمانی کرێکارەکانمان مۆسەفەکانمان کرێکارەکان وەرناگرن لێمان یعنی هیچ ئینێکی نییە ئەو هیچ ڕەسیدێکی نییە